چەند دەستپێشخەریەک سەبارەت بە چارەسەرکردنی دۆخی چەقبەستوی سیاسی ئاڕاخراوەتە ڕوو بڕیارە ڕۆژی سێشەمە چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوەکی گرنگ کات پێشنیازیان کردووە کە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ لایەنی سونەکان و کورد لەگەڵ سەدرریەکان کۆببنەوە تا ئێستا سەدر وەڵامیان داواکاری نەداوەتەوە هەوڵەکان بەردەوا من بۆی کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بچێت ئایا هەڵبژاردی پێشوەختە دەکرێت یا بژاردەکانی دیکە بەردەم پێکێنانی حکوومەتی داهاتی و عێراق کامەیان نزیکترین بژاردن و ئەگەری بەهێزن من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم ئاڕووداوە سیاسیانەی عێراق بە تایبەتی بەڕێز دکتۆر قاسم تەمیمی چاودێری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت لەو دەپرسم کە ئەم ڕووداوانە چۆن دەبینن دکتۆر قاسم تەمیمی ئەم کاتت باش چەند دەست پێشخەریەک خراونەتە ڕوو بۆی کە چوارچەوەی هەماهەنگی سونەکان و کورد بتوانن لەگەڵ سەدرریەکان کۆببنەوە پێتان وایە سەدر ڕازی دەبێت لە سەرمێزی دانوستان لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی و لایەنەکانی دیکە دابنیشێت؟ دەست پێکێ دەسپاسیە وەدکە لە سەروێ دەرفەتی سلااف ژوەرژ هەموو تەفەژەوانی کوردستان 24 بەێ تاکەس شاندا سێعالی گۆس بارزانی و حەلبوسی و عامری ji بۆ چوناش بۆ حەمام حەنانە و تشتێکی باش ببڕاستی و ڤەکردنەکە باش بە بەرێژی مقتەدە سەدر هەموو جوین لەگەڵی چارچەوەی هەماهەنگی ڕێت کرد بوو ئەv یەک تشتێکی باشە ئەv سەردان لێ divê پێویستە ئاژەت بە ئەو کۆبوونەوە سێلایەنە کرد کە پارتی و حەلبوسی و هەروەها لایەنەکانیشی ئابڕیارە لە حەنانە کۆببنەوە پێدەچێتم کۆبوونەوەی سەر بگرێتەوە وەڵامی سەدری بۆم سەدرریەکان بۆم کۆبوونەوەی ئەرێنی بێت ئەنجامەکانی چی دەبن بەڕای بەڕێزت؟ بەێ جارەکەدن سلااف ژوەر نەری نامدە ئەv civîna sêalî pêwîst e serkeve li henane ji ber ku rewş gihiştiye wê qonağê got qonağeke veger tê de nebe rijdibûna çarşeveya hemahengî li ser Mihemed Şêya Sûdanî wekû kandîdê serokwezîr bi rastî û sedr jî wê rijdbûnayî serpiştevaniya Mustafa Kazimî ji bo berdewamiyayî di postê xwe de ez di wê bawer dême ku her sêalî ew şanda sêalî de pêşînyar bike ku hinek tenazulat aliyê wan de hebe Mihemed Şêya Sûdanî çarşeveya hemahengî Mihemed Şêya Sûdanî neke kandîd her wiha Mustafa Kazimî jî piştevaniya wê ji aliyê sedr ve neyêkirin û kandîdek were berbêjirkirin yani kandîdekî baş be û ji alî hemû aliyan ve razîbû li ser wê hebe ev kesayetiya ku hemû alî li ser hevnerîn bin hikûmetekê pêk bînin erkê wê hikûmetê çibe ku hikûmeteke temam desthilata wê hebe piştre hilbijartinên pêşwext jî bêne encamdan yan jî bêne destnîşankirin û sedr jî jê were xwestin ku tevlî van helbijartinan bibe ku tenê dema wê jî nezêdetirî jî salekê be ew helbijartin ez di wê baweriyê de me ku ev şanda sêalî wê behsa vê زۆربەی چاودێرانی سیاسی باس لەوە دەکەن کە سەدر هەموو کارتە بەهێزەکانی خۆی بەکارهێناوە چ لە ڕێگەی شقام و چ ڕێگەکانی دیکەی کە تاقی کردوتەوە پێدەچێت لە دوای سبەینێ کە ڕێوڕسمی چلەی ئیمامی حوسێن کۆتایی پێبێت سەدر پەنا بۆ چه بژاردەیەکی دیکە ببات بەرامبەر بەم بارودۆخە
نا نەخێر دە سیاسەتێدا بڕاستی ئەو کرد خلاص نابن ڕاستە بن چ ئەسکارمێژم چ شەپێلا سەدر بە چ کورد بە چ سنە بە لێ کەسایەتیە سیاسی کو ئەوێ کۆکار بە تەفگەری بڤان کارتان بکە سەدر gelek kertîn wê hene bi rastî ne tenê cade di destê wê de ye lê piştevaniyeke erebî navdewletî jî ji bo wî heye ji bo Sedr hema tişt jî hema çarçoveya hemahengiyê piştevaniya wê heye bi rastî ez ev yek jî rola kesayetiya siyasî ji her du aliyan heye kiye ew kesayetiya koka bikaribe vê lîstika siyasî bi awayekî baş birêve bibe û piştre wan destkeftan bi dest bixe bi rastî divê bawerî deme ku Kurd û Sinne dema ku divê şanda sê alî li gel Hadîl Amirî û çûnawan ji bo henane em ê divê baweriyê deme em ê bibînin ku hinekî wê rewş baştir bibe aştir bibe wê demê jî mêtekez bibin ku kaxezên fişarê jî wê li cem hemû aliyan hebin. بۆ چوونی جەنابەت سەبارەت بە ئەوتەکانی ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران چییە لەبارەی دۆخی عێراقەوە و توێتی ئەوان داوای عێراقێکی بەهێز دەکەن بەڵام بەبێ بوونی ئەمریکا لە وڵاتە ئایا ئەمە پەیامێکی تایبەتی ئێرانە بۆ ئەمریکا کە عێراق وەکو کارتێک بەرامبەر بە وڵاتە بەکاردەهێنێ؟ بله تکز براستی بگومان و نشانه وی جی مدی وزیر نافخوا ایرانی کربلای اف یک آماجه کش بو امریکا کو ام وکو ایرانی ام عراق به دست مدیه با آزادی خواه لبو تفگره دکن ایران دخوازه وی کرد خواه بکار بینه دما کو دانستاندنی خو لگل امریکا لگل ولاتن اوروپی دوسیا اتمی دکه امریکا و هند دولتن دنین جیران عراقی هموجد خوازن هبونا خو لسرخاک عراقی بجه بکن براستی بهز بکن من هیوید کرکو همو عراقی او کود پروسیس سیاسی عراقی دن چه کرد چه سنت چه شیعه او جی ام دخواست کن که او جی آماده ببن یک دست یک گرتی بن جبو برجواندیا گشتی یا بلنده یا عراقی نتنه جبو برجواندیا کیانک یانجی مذهبک یانجی نتوکی تنه بلی جبو برجواندیا همو عراقی بجبو که ام بکار بن عراقی که بهیز آوا بکن و پیش روژه که باش جبو هبه زۆر باشە بەڕێز دکتۆر قاسم تەمیمی چاودێری سیاسی لە بەغدا و لەگەڵمان بووی سپاس.